بە پێی ئەنجامی هەڵبژارنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق، کورد لە کۆی 12 کورسی کەرکووک 6 کورسی بەدەست هێناوە. بەو پێیەشە و حەزبە کوردیانەی بەشداری هەڵبژاردن بوون و کاندیدیان سەرکەوتووە، خۆیان بە براوەی کەرکووک دەزانن. بۆیە شەقامی کوردی لە ئێستاوە چاودێری هەنگاوە سیاسیەکان دەکات بۆ یەکلایکردنەوەی دۆخی کەرکووک و ئاساییکردنەوەی ناسەقامگیری ئاسایشی شارەکە. چاودێرێک دەڵێت کورد دەبێ وانە لە ڕابردوو وەربگرێت و بە یەکگرتووی هەنگاو بۆ داهاتووی شارەکە بنێت. خۆی گرنگەوەیە کە کورد ینی دەرس لە هەڵەکانی ڕابردوو وەربگرێت. ئێمە هەمیشە وتومانە ڕەنگە ڕێژە گرنگ بێ بۆ کورد، بەڵام ئەو گرنگەش نییە، چکە ئێمە لە ڕابردوو 8مان هەبووە 6مان هەبووە، ینی ئەم ڕێژانە یاری کردووە. بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کورد بتوانێت بە یەکدەستی و پێکەوە ینی ئەو ڕێککەوتنە گرنگە کە کورد بتوانێت یەکدەنگ بێ هەم لە بەغا هەم لێرە بۆی کە بتوانێت پارێزگای کەرکووک بگۆڕێ. ئەگەر کورد نەتوانێت ئەم هەنگاوە بنێ، هیچ هەنگاوێکی داهاتووی باشی بەدوایە نایە. بە پێی یاسای دوای هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان، سەرۆکوەزیرانی عێراق سەرپەرشتی مەلەفی پارێزگاکان دەکات، بۆیە کورد دەتوانێت بۆ یەکلایکردنەوەی دۆخی کەرکووک لە بەغدادەوە فشار دروست بکات. دەرێمە ئەزانین ئەم هەڵبژاردنە وەرچەرخانێک بوو بۆ هەموو عێراق و لە ناوی شانە بۆ کەرکووک. ئێستا مەعادەلەکان بە تەواوی گۆڕاون. ئەو هێزانەی کە تا دوێنێکە خۆیان بە باڵادەست و خۆیان بە هێزی یەکەم ئەزانی لەم شارە هیچ هێزێک هێزی یەکەم نییە. وەکو کورد ئێستا 6 کورسی هەیە، بەڵام بیرمانەتی ئەم هەڵبژاردنە بۆ پەرلەمانی عێراق هەڵبژاردنێک نییە بۆ ئەنجومەنی محافەزەی کەرکووک بۆەوەی گۆڕانکاریەکان بێ. بەڵام گرنگە ئێستاکە لەبەرەوەی ئەنجومەنی محافەزەکان هەڵوەشاوەتەوە و پارێزگاری بە وەکالەتی کەرکووک یەکێکە لەو کاندیدانەی کە سەرکەوتنی بەدەستهێناوە لە هەڵبژاردنەکانەوە بێ بچێ بۆ بەغا. بۆیە گرنگە ئێستاکە کورد بە تێکڕا وەک چۆن لە پارێزگاکانی تچکە ئێستا دەسەڵاتەکە دراوەتە ئەنجومەنی وەزیران کار لەسەر ئەوە بکەن کەسێکی مەقبول بۆ کەرکووچەکان دوور لە ئینتیمای سیاسی و حزبایەتی و ئەو کەسانە، بەڵکو کەسێک بێت بتوانێت خزمەتێک بەو شارەیە بکە. ئەوە گرنگە ئێستا لە مەرحەلی ئێستایە ئەو کۆدەنجێ لەسەر ئەوە دروست بێ و من تەمەنا ئەکەم ئەو کەسە لە دەرەوەی حزبەکان بێ، لە دەرەوەی پارتی و یەکێتی و نەوەی نوێ و تەواوی حزبەکانی تریش بێ، بەڵکو کەسێک بێت هەم بارگراوندێکی باشی هەبێت، هەم دەسەڵاتێکشی هەبێت بتوانێت کۆمەڵی گۆڕانکاری لەم شارە بکات، هیچ نەبێت خزمەت گوزاریەکان بە شێوەیەکی ڕێک و پێک بگەێنێتە ئەم شارە. لە ماوەی ڕابردوودا کورد زۆرینەی پۆستە باڵاکانی شارەکەی لە دەستدا بوو. 14 ساڵ دەسەڵاتی تەواوی لە شارەکەدا هەبوو، بەڵام نەبوونی تەبایی و ململانەی نێوان یەکێتی و پارتی وای کرد نەتوانن ئیدارەیەکی گونجاوی شارەکە بدەن. بۆیە بردنەوەی زۆری دەنگ و کورسی پەرلەمانی لە شارەکە نابێتە هۆکاری گێڕانەوەی دەسەڵاتی کورد بۆ کەرکووک ئەگەر بێت و حزبە کوردستانیەکان تەباو ڕێک نەبن لە نێوانی یەکتریدا. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.